بەهۆی دواکەوتنی موچەکانن و خراپی گوزەرانی زۆرینەی ژینگە پارێزانی سنوورەکە شارەوانی چەمچەماڵ لە هەوڵێکی نوێدا داوا لە هاوڵاتیانی ناوچەکە دەکات هاوکاری مادی کارمەندەکانیان بکەن تاوەکو بتوانن بەردەوام بن لە پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە. هەژارترین چینی ئەم شارن خەڵکی کەم دەرامەتن و زۆربیان خەڵکی کرێچون و خاوەن نەخۆشن هیچ کامیان پارەیان پێ نییە. ئێمە بۆ ئەوەی هاوکاریش ئەوان بکەین هیچ ئەمەلێکمان بەوە نەبوو کە موچە لە ماوەیە لە ماوەیەکی نزیکا بدرێ بۆی هاوکاریان بکەین بۆی لەسەر کارەکان ڕانەوەسێت و بتوانین خۆڵ و خاشاکی ناو شار کۆ بکەینەوە. ناچار بووین پەنا بوو ئەوە بەرین کە داوا لە هاوڵاتیان بکەین کە هاوکاری ئەو ژینگە پارێزە بە ڕێزانە بکەن. ئەگەرچی لە زۆرێک لە شارەکانی هەرێم لە ڕێگەی کێرتی تایبەتەوە کۆڵان و شەقام و شوێنە گشتەکان پاک دەکرێنەوە بەڵام لە سنووری قەزای چەمچەماڵ ئەو کارە لە ئەستۆی کارمەندانی شارەوانیدایە. ئەم داوایی شارەوانی سنوورەکەش هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانەدارایی بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە و بەشی زۆری موچەخۆران موچەی 5 مانگیان وەردەگرتووە. ئەو کارگوزاران نەبێ بەڕاستی ئەم شارەیەمە لەوانەیە لە خلال 48 ساعەتا بۆگەن بکە لەبەرەوەی ئەوان ئەو موچەیش کە وەرێگرن هیچ موچەی مقابلی ئەوە نییە کە ئەوان ئەو خزمەتە بەم شاراکە زۆر بەداخەوە بۆ حکوومەتی هەرێم کە باڵەیە هاوڵاتی قوربەسەریوی مەعاشخۆرە خۆی موچەی نییە ژیانی نییە کەم دەرامەتە چی بدا بە کارمەندێکی کارگوزاری شارەوانی. نزیکەی 2 مانگ بەسەر دابەشکردنی موچەی مانگی ئابدا تێپەڕیوە و هێشتا ژینگە پارێزان و زۆربەی زۆری فەرمانبەران موچەی مانگی ئەیلولیان پێ نەدراوە. لە ڕابردووشدا بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە بۆ چەند ڕۆژێک مانگرتیان لە کارەکانیان ڕاگەیاند و خۆڵ و خاشاکێکی زۆر لە کۆڵانەکانی قەزاکەدا کۆبووبووەوە. هەرسام عەلەیەساس بڕۆمە گەڕەکان و داوای پارێ لە خەڵکی بکەین لە ڕوومان ناهاو خەریب و خۆمان تووشی یعنی وەکو سوالکردنێ سوالێک لە سوالکەرێ بکەیت یعنی زۆر پێمان ناخۆش بوو. ئەمە ژیانی خەڵک وا نابێت کە بیبێ بەڕێوە ملەتی خۆت بەری بەڕێوە ئەگەر ژیانەکەت پێ ناڕوا بەڕێوە دەواز بێنە دەبڕۆ خواحافیز کاکە بڵێ خواحافیز با ئێمەش هەر خۆیمە هەر 6 مانگ وەساوین 6 تریژە وەسیمە بۆنی خواحافیزی تۆ دەبڕە خواحافیزی بێ نەجاتمان بەر نەجات بەس نەجاتمان بن بەدەست ئەم کێشی داراییەوە. لە شارەوانی چەمچەماڵ 155 وڵاتی وەک شۆفێر و ژینگە پارێز بە شێوەی گرێبەس کار دەکەن و ڕۆژانە لە شەقام و شوێنە گشتەکاندا زیاتر لە 6 تۆن خۆڵ و خاشاکی فرەدراوی ماڵان کۆ دەکەنەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.